بەڕێزان وەک دەزانین ئێمە دوو جۆر بەروبوومی کشت و کاڵیمان هەیە یەکێکیان پێ دەوترێت ئۆرگانیک ئەوەی کە بە سروشتی بەرهەم دێت و دەوترێت سوودێکی زۆری هەیە لەبەرەوەی کە تەواو سروشتیەوە هیچ موادێکی کیمیایی تیا بەکار نەهاتەوە. جۆرێکی ترمان هەیە پێیان دەوترێت ئەو بەرهەم بەروبوومانی کە بە شازێکی کیمیایی بە شازێکی خێرا بەرهەم هاتوون کەمیان دەوترێت موادی کیمیایی زۆر تیا بەکارێت و زیانی تەندروستی هەیە و هەمیشە جیاوازی دەکرێت لە نێوان بەرهەمی ناوخۆ و بەرهەمی دەرەوە و لە کوردستانی شۆک و هەموو شوێنەکانی تر ئەم بەکارهێنانی خانەی پلاستیکی و بەروبوومە کیمیاییەکان زیایی کردووە و کەسانێکن تیا شارەزان بەڵام دوجار دەوترێت جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان بەرهەمی ناوخۆ لەگەڵ بەرهەمی دەرەوەیە کە هەریەکیان تایبەتمەندی خۆیە بە تایبەتی دەوترێت ئەوگەر هینە خۆ بێ ئەوە سوودی زیاترە بۆ پێیکە جوتیاران و کەسانی خۆمان بەرهەمیان هێناوە و ئێمە بەرهەمی سروشتیمان زیاترە وەک لە خانە پلاستیکیەکان پێگوان بەهۆی زۆر بوونی ڕێژەی دانیشتوان و زیاتر بوونی پێداویستی لەسەر بەروبوومە کشت و کاڵەکان بە داوایەکی زیاتریان لەسەر هەیە ئەمەش پێویستی بە کەشەکردن و زیاتر بەروبوومی زیاترە بزانین جیاوازی نێوان بەرهەمی دەرەوە و ناوە چییە و لەگەڵی شیا کامیان بەسووترە و جیاوازەکانیان چین و لە ڕووی کوالیتیەکەوە چ جیاوازێک دەرەخەن بە میوانداری بەڕێز هەژار عەبدوڵڵا ئەندەزەری کشت و کاڵی کە لەم چاوەڕێ لەگەڵمانە کاکە شار بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ زۆر سپاس بێنتان باش باسێکی بەرهەمی کشت و کاڵی بکەین لە ئێستادا لە کوردستانە تا چەندێک ئێمە لە بەروبوومی کشت و کاڵیە پێشکەوتوین و بە تایبەتیش ئایا بەروبوومی سروشتیمان زیاترایان ئەوە تا ئەوەی کە پیاوەتران کیمیایی زۆر باشە دەستان خۆش بێت تەوەرێکی زۆر گرنگە لەبەرەوەی ئێستا وەرزی پێگەشتنی بەروبوومە ناوخۆیەکانە بەدڵنیایی ئەو بەروبوومە ناوخۆیانی کە لە وڵاتی خۆمانە بەرهەمەهێنرێن تا ڕادەیەکی زۆر باش ئەتوانین بڵێین بەروبوومێکی تەندروستن بەروبوومێکی زۆر ساغن لەبەرەوەی ڕاستە کۆمەڵێک مادی کیمیایی بەکارهێنرێت لە پێگەیاندنی بەروبوومەکانە بەڵام ئەم جۆر مادی کیمیانی کە بەکارهێنرێن پێویستین بۆ ڕۆک بە تەنها ناتوانێت خۆراکی خۆی لە زەوی وەربگرێت ئەگەر بێت و یاریدە دەرێک نەبێت وەکو چۆن مرۆڤ نەخۆش ئەکەوێت پێویستی بە چارەسەر هەیە یان زۆر جار کۆمەڵێک نەقص لە جیسممانە ڕوئەیات کەمی خۆراکی ڕوئەیات سەپلیمنت و کۆمەڵی تەواوکەری خۆراکی وەرەگرین بە هەمان شێوە ڕۆکی ژوایە و ئەتوانین بڵین لەسەر زەویە دوو زیندەوەری زیندووەژین کە مرۆڤ و ڕووەکە یان بڵین ئەم دوو زیندەوەرە بە تەواوی هاوتەری بن و فەسلەجەکانیان پێکهاتەکانیان بە شێوەیەکی تەواو بەیەکەوە هاوسەنگە یان چۆن مرۆڤ داواکاری هەیە یان با بڵین ئاژەڵ داواکاری هەیە کە ئەمانە زیندوون ڕۆکیش بە هەمان شێوە داواکاری هەیە لەسەر زەویەوە کائینێکی تەواو زیندووە پێویستی بە تەواوکەری خۆراکی بە مادە خۆراکیەکان هەیە بەوەی بە دروستی بتوانین بەرهەمی بهێنین بەڵام لە بەرهەمهێنانی بەروبوومی خۆراکیە زۆر گرنگە هەموو لە یەکسەرنجی لەسەرەوە بێت هەوڵ بدات بەروبوومێکی تەندروست بەرهەم بهێنێت چونکە ئێستا ژمارەی دانیشتوانی جیهان بەگشتی زیادی کردووە کوردستانیش ئێمەش بەشێکی لە جیهان کە بە تایبەت لە دوای ساڵانی 2023ەوە کە ئێمە ئازادکردنی عێراق هات ئیتر وردەکرانەوەیکی زۆر هەبوو بەڕووی جیهانەوە ئێستا زۆرترین بەرهەمی ناوخۆیی بەرهەمەهێنین بۆ زانیاریتان لە مانگی 8 و 9 پارێزگای سلێمانی ئەبێ بە سەلەیەک و سەبەتەیەکی خۆراکی بۆ تەواوی عێراقکە خۆراکێکی زۆری کشت و کاڵی دابینەکە بۆ تەواوی عێراقکە ئەمە لە ساڵانی پێشوانە بووە بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا کە هەمومان بینەرین یعنی بەرهەمهێنانی خۆراک زۆر یعنی بە شێوازێکی قورس بەرهەمەهێنرێت پێویستی بە یارمەتیدان و هاوکاریکردن و پێدانین قڕکەری کیمیایی و مادەی کیمیایی ئەوان هەیە تاوەکو بتوانی بەرهەمێکی خۆراکی بەرهەمهێنی بۆیە گرنگە لەو شوێنانەی لەو کێڵگانی کە خۆراک بەرهەمەهێنرێت بەروبوومی ڕۆکی بەرهەمەهێنرێت یان بەروبوومی ئاژەڵی بەرهەمەهێنرێت کەسانی پسپۆڕ و کەسانی شارەزابوونیان هەبێت بۆی بتوانن بە شێوازێکی تەندروست ئەو خۆراکی کە هەیە بەرهەمهێنرێت واتە بابەتی کشت و کاڵ بابەتێکی گرنگی ڕۆژانەی
خەڵکە لەبەرەوەی هەمومان ڕۆژانە ئەو خۆراکانە لەم سەکینەوە بەکاریانە هێنین کە ئەیان بینین و بەرهەمە هێنرێت لە وڵات و لە دەرەوەی وڵاتی خۆمانەوە کە زۆر جار لە وڵاتی خۆمانە تەکفیە ناکەواتە ئەو خۆراکی کە بەرهەمێنرێت بەشی بەرهەمی ناوخۆی ناکات پێویستمان بەوە بێت کە لە دەرەوە مادە خۆراکیەکان هاوردە بکەین و ئاسایشی خۆراک یەکێکە لە ڕێگەزە گرنگەکانی دابینکردنی ئاسایشی وڵات بەڕێ تۆ ئەگەر خۆراکێکی تەندروستە نەبێت بە دڵنیای ئەەکەویتە ژێر هەڕەشەوە و ژێر کاریگەریەکی خراپەوە. زۆر باش کاگەژار لە قسەکان تاوا دەرکەوتووە حاڵی بووم کە چه بەرهەمە ناوخۆیەکان چ ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاورداکرێن یان نییە بەرهەمێک کە مەوادی کیمیایی لەگەڵ بەکار نەهێنرێ و لە کاتی گەورەبوون و پێگەشتی نەکرێ بە زەویەکەوە یان ئەگەر زۆر کەمیژبێر بەکارێنرێت چونکە کۆمەڵێک ئافات و نەخۆشی و وەکو تۆ با بڵین تەواوکاری خۆراکیمان هەیە بۆ ڕۆژەکە ئایا هیچ بەرهەمێکێت تەواو 100% ئۆرگانیک بێ و هیچ مەوادێکی کیمیایی لەگەڵ بەکار نەهێنرێ یان نیە لە چ ناوخۆچ دەرەوە؟ بەڵێ بەرهەممان هەیە بە تەواوی فول ئۆرگانیکە یعنی ئەتوانین بەرهەمێک بەرهەم بهێنین بە تەواوەتی فول ئۆرگانیک بێت و بەرهەمیشمان هەیە لە 150 کیمیکەڵ و لە 150 ئۆرگانیکە واتە تۆ بە شێوازێکی زۆر مادی کیمیایی بەکار نایێنی بەرهەمیشمان هەیە فول کیمیکەڵە ئەمە بە شێوازێکی عالەمی یعنی ئەم مادانە هەیە بەڵێ ستانداردا ئێستا بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا بەروومێکی ڕۆکی بۆ نمونە خەیارێک دانراوە فول ئۆرگانیکە بەڵام نرخی ئەو خەیارە گرانترە لەوەی کە تۆ بە شێوازێکی کیمیکەڵی یان بە شێوازێکی نیوە کیمیکەڵی بەرهەمی ئەهێنێت لەبەرەوەی تێچوویەکی زۆری ئەوێ وەکو پێم وتن گۆڕانکاریەکانی کەش و هەوای کردووە کە ئافاتی کوشت و کاڵی زۆر بووە دەردی کوشت و کاڵی زۆرە ئێمە لە کوشت و کاڵە کۆمەڵێک نەخۆشیمان هەیە نەخۆشی حەشەریمان هەیە نەخۆشی کەڕوویمان هەیە نەخۆشی ڤایرۆسی هەیە نەخۆشی بەکتری هەیە کۆمەڵی نەخۆشی تریش هەیە کە سپاس بە خۆیانی هێشتا وڵاتی ئێمە نەگەشتوەتە ئەو نەخۆشیانی کە ینی نەخۆشی زۆر هەیە لە بواری کوشت و کاڵەکە ئەم چوار جۆرەیان زۆر بەربڵاون ئێستا لە وڵاتی ئێمەیە لەبەرەوە پێویستی بە چارەسەر هەیەواتە بەدەستی خۆت نییە بەکارهێنانی مادە قڕکەرەکانیان مادە کیمیایەکان لەبەرەوەی داواکاری هەیە ڕۆکەکە تۆ ئەبینی ڕۆکێک لاوازە پێویستی بە خۆراکە پێویستە خۆراکی پێ بدەیت ئەبینی ڕۆکێک نەخۆشە پێویستی بە دەرمان و بە خڕکەرێکی کیمیایی هەیە بۆی چارەسەری بکەیت بەڵام ئەمانە هەمویان پێوەر و ستاندارد و تایبەتمەندی خۆیان هەیە واتە ئێمە کە ئەگەر بینیمان ڕۆکێک مادی کیمیایی بۆ بکارهات ڕفزی ئەوە ناکەین بڵێن ئەم ڕۆکە ئەم خۆراکە خۆراکێکی مەرفوزە و نابێ بەکار بهێنرێت بۆچی لەبەرەوەی هەموو قڕکەرێکی کیمیایی کە بەکارهێنرێت ماوەیەکی دڵنیایی هەیە فترەی ئەمانی پێوترێت ئەم فترەیە چییە بۆ نمونە تۆ با بڵین بەرهەمێکی کوولەکەت هەیە خەیارت هەیە تەماتەت هەیە حەشەرەیەک لێ یاوە ئەو قڕکەری کە بۆی بەکارهێنیت لێ نووسراوە تا ماوەی 3 ڕۆژ بۆ 7 ڕۆژ لەو بەروومە مەخۆ دوای ئەوە ئاساییە چونکە ئەم مادەیە تەبەخورەکات ئەم مادەیە شی ئەبێتەوە نامێنێت بەسەر بەروومەکەوە و بەکاریشی ئەهێنیت هیچ جۆرە کێشەیەکی تەندروستی بۆ دروست ناکات لەبەرەوە ئەمانە کۆمەڵێک زانیارین بەڕاستی گرنگە خەڵکی خۆمان لە وڵاتی خۆمانە گرنگی پێ بدات و من هەمیشە سەرنجم لەسەر ئەوەیە کە لە وڵاتی خۆمانە خۆراکێکی زۆر تەندروست بەرهەمێنین سوپاس بەخۆ یعنی خەڵکەکەمان خەڵکێکی بەویژدانە خەڵکێکی باشە و ئەو خۆراکەی بەرهەمەهێنرێت خۆراکێکی زۆر ساغ و تەندروستە لەبەرچی لەبەرەوەی کۆمەڵێک ئافات و دەردی کوشت و کاڵی تونند هەیە هێشتا نەگەشتە وڵاتی ئێمە بەهۆی کەش و هەواکەمان کە کەشێکی مناسیبی هەیە بۆ کوشت و کاڵکردن ئەم ناوچەی خۆمان وەکو لە مێژوو شاباز ئەکرێت یەکەم ناوچە بۆ کە کوشت و کاڵی تیا دۆزراوەتەوە واتە و خۆراکی بەرهەمێنێ خۆراکێکی تا ڕادەیەکی زۆر باش بۆی خەڵکی خۆمان دڵنیا بێت تا ڕادەیەکی زۆر باش خۆراکێکی تەندروست و ساغەوە هیچ کێشەیەکی تەندروستی نییە. باشە جیاوازێکمان بۆ بکەی لە نێوان بەروبوومی ناوخۆ لەگەڵ هی دەرەوەیە ئایا کامیان باشترن بۆچی بۆ منە کاتێک بازاڕیەکەی کاتێک گەڵی بەرهەمێکی ناوخۆ یەکسەر خواسی لەسەر زیاترە ڕەنگە لە ڕووی نرخیشە زۆر جار بەرزتر بێ کاتێک بەرهەمێکی تازەیەت و خەڵک کاتاڵەن هی دەرەوەی یەکسەرڵن ئەمە زۆر باش نییە ینی تێڕوانینێکمان بۆ دروست بوو بۆ جیاکردنەوەی ئەمانە ئێوە شارەزایەت چۆنەمە باس بەڵێ خۆی جیاکارێکی زۆر تەواو هەیە لە نێوان بەرهەمی ناوخۆ بەرهەمی دەرەکی هەر تۆ بە نمونە بیهێنە هەرمەیەکی
کوردی بخۆ لەگەڵ هەرمەیە کە لە دەرەوە هاورداکرێت بەڵێ ئیتر ئەمانەی وڵاتانی دەوروبەر کە ئێمە ئیسیرادی خۆراکێن و خۆراکێنی لە ناوەی هەرمی کوردستان بەڕاستی تاموچێژیان جیاوازە و ئەو خۆراکی لە ناو خۆیان بەرهەمەهێنێت وەکو پێشتر ژاماژەم پێیا خۆراکێکی زۆر ساغ و تەندروستە کەمترین مادەی کیمیایی بۆ بەکارهێنرێت لەبەرەوەی کەشی ئێمە زیاتر گونجاوە من بەهۆی پسپۆرێکم کە ئەندازیاری کوشت و کاڵیمەوە سەرپەرشتی کۆمەڵێکی هێڵگەی کوشت و کاڵی ئەوە ناکەین بە تایبەت لەم مەوسیمێکی ئێستا وەرزی پێگەشتنی بەروبوومە کوشت و کاڵەکانە لە منتیقەی شارە زور و پێنجوێن و شار باژێر و تەواوی مەحافەزەی سلێمانی خەڵکێک لەگەڵمانە سەردانەکات بۆ نمونە ئەندازیاری کوشت و کاڵێ بە هەمان شێوە عەرەبە تورکە فارسە سەردانی ئەم منتیقەیەکەن بڕوا بکەن بردومانتە سەر حەقلەکانەوە سەر ئەو کێڵگانی کە ئێمە ئیشی تیاکەین و توێتی ئێوە توانن بڵێن ئەم خۆراکانە ئۆرگانیکن یعنی بەو شێوازە ئەڵێن لەبەرچی ئەڵێ کەمترین مادەی کیمیایی تا بەکارهێن بۆ بەرهەمهێنان یعنی ئەمە شاهیدیەکی زۆر خۆشە ئەڵێن ئێوە چۆنن ئەڵێ ئێمە زۆر یعنی مادەی کیمیایی بەکارهێن هەر بۆ نمونە ئێستا لە ناوڕاست و باشووری عێراق نیسبەتی ملوحە یعنی ڕێژەی خوێ زۆر بەرزە لەبەرەوە ئەبێ ئەنتی مەلوحە بەکاربێن ئێمە لای خۆمان ئەم شتە بوونی نییە یعنی ڕێژەی خوێمان ئەو ئاوی کە بەکاری هێنین TDSێکی زۆر نزمی هەیە لە لای خۆمان Total Dissolved Solid تا ئەو تەنە کانزایانی کە تواوەیە لە ناوێ ئەمانە جێی دڵخۆشیە ئاوێکی سازگارمان هەیە خاکێکی گونجاومان هەیە بەڕاستی پێویستە هەم نووسینگە کوشت و کاڵێکەوە لایانی پەیوەندیداریش کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کوشت و کاڵە زۆر جدی بن لەسەر ئەوەی کە چاودێری زانستی ورد لەسەر ئەو نووسینگە کوشت و کاڵیان لەسەر کێڵگە کوشت و کاڵیانەدا بردێت کە بەروبوومی تیا بەرهەمهێنرێت بۆ لەبەر ئەوەی تێک نەدرێت ئەم ژینگە جوانی کە هەیە ئەم سروشتە جوانی کە هەیە ئەم هەوا پاک و ئەم ئاوە سازگاری کە هەیە بە کۆمەڵێ مادەی زیاد کە پێویست ناکات بەکار نەهێنرێت بۆ نمونە تۆ جاری وهەیەڵی بە جوتیارێک ئەڵی دەسیسی لەم قەرکەرە بەکاربهێنە ئەو بۆ ئەوی ئیش بکات ئەیکات بە بیسیسی کە هیچ پێویست نییە ینی لێرەوە ڕایەگەێنم بە برا جوتیارەکانمان بە هاوڵاتیانی خۆمان ئەو کەسانی کە پەروەردەی ڕۆک ئەکەن و بەرهەمهێنن ئەو شتێک ئەو معلوماتەی و زانیاری کە لەسەر ئەلبەیەک نووسراوە بە شێوازی ئەوە پەیڕەوی بکەن بە شێوازی ئەوە جێبەجێ بکەن پێویست ناکات لەو بڕی کە هەیە زیاتر بەکاربهێنن چونکە چۆن تۆ کە سەریەشێک تووشە بێ پاراستامۆڵێک 500 میلیگرام بەش دەکاتەوە ڕۆکیش بە هەمان شێوەیە کە بۆی دیاریکراوە لەو ڕێژەیە زیاتر پێویست ناکات لەبەرەوە کە بەراوردی بەرهەمی ناوخۆکەین بە بەرهەمی دەرەوە بە دڵنیاییەوە بەرهەمی ناوخۆیی بەرهەمێکی ساغ و تەندروست و باشتر و تاموچێژیشی جیاوازترە و کوجەنا بە ئاماژت یعنی خۆراکێکی زۆر ساغ و تەندروستە و ئێمە توانین زیاتر گرنگی پێ بدەین لەبەرەوەی وڵاتی خۆمان وڵاتێکی کوشت و کاڵیە وەکو ئاسایشێکی خۆراکی زۆر گرنگ تەماشای بکەینەوە خۆراکانی کە هەمانە زۆر جار ئەوە نەمان هەیە کە لە بەروبوومی ناوخۆیی زۆر زیاتر بەرهەمهێنین پێویستی بەوە هەیە کە بیر لە پیشەسازیکردنی بکەینەوە بیر لە وشکردنەوەی بکەینەوە کە ساڵانی پێشووتر هەمومان بینەر بووین خەڵکێک دۆشاوی تەماتەی دروستە کرد خەڵکێک کە ئەم بەروبوومانە هەبوون بۆ نمونە قەیسی هەموو جۆرەکانی کە وشکیانە کرد هەڵیانەگرتەوە کامانە هەمویان بەڕاستی زۆر گرنگە گرنگی زیاتریان پێ بدەین و هەوڵ بین ئەو خۆراکانی خۆمان و جوتیاری خۆمان پاڵپشتی بکەین بۆی ئاسایشی خۆراکی خۆمان زامن بکەین کاکژار ئێمە ساڵانە لە زانکۆکانی هەرێمی کوردستان قوتابیانی بەشی کوشت و کاڵ تەخەڕوجەکەن و دەرئەچن تا چەند جوتیارانی ئێمە و با بڵێن کێڵگانی کە هەیەە بە شێوازێکی زانستی و بە سەرپەرشتی یا بە ڕاوێژکاری دەرچوویەکی کوشت و کاڵ ئەندازیارێکی کوشت و کاڵ بەرهەمەکانیان هێنە بەرهەم تا چەند ئەمە لە کوردستان براجوتیارەکانمان بەرەو ئەم بابەتە ڕۆیشتون ئایا بەرشێوزێکی بەرفراوان یا هێشتا ناوێتی وەڵا پرسیارێکی زۆر جوانە ینی خۆی هەر لە زانکۆکانەوە بەدەست پێ بکەم پێویستە ئەو کادیرانی کە دروست دەکرێن ئەو ئەندازیارە کوشت و کاڵیانەی کە لە زانکۆکانی هەرێمی کوردستانەوە تەخەڕوج ئەکەن و ئەو کۆلێژە تاواکەن بەڕاستی زۆر گرنگی بن بۆی کە بتوانن لە بازاری کارا خۆیان ببینەوە ینی ئەندازیارێکی کوشت و کاڵی زۆر جار کە ئیبەیتە کێڵگەیەکی کوشت و کاڵیە و بڕوا بکە بەروبوومەکان ناناسێتەوە ینی بەگەڵاکەیە بۆ نمونە نازانێت ئەوە کاڵەکێکە ئەوە تەماتەیەکە ئەوە خەیارێکە ئەوە شووتیەکە ئەمە کە ئایبەیەکی گەورەیە لەبەرەوە من ینی
ڕێنمایی و تەوسیەم ئەوەیە کە لە زانکۆکانی خۆمانە زۆر گرنگی بدرێت بە بەرهەمهێنانی تاکێکی ئەندازیاری کوشت و کاڵی زۆر چالاک وە بیر لەوە بکرێتەوە ئەم ئەندازیارە بۆ بازاری کار دروست بکرێت بتوانێت قڕکەرێکی کیمیایی بناسێتەوە زۆر جار کە ئەچیت جوتیارەکە شارەزات لەوەی ئەندازیارەکە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بۆیە زۆر گرنگە هەمومان هەموو ئەو لایەنانی کە پەیوەندیدارن بەم بابەتەوە گرنگی زیاتر بن بەوەی کە تاکێک دروستکەن کەسێکی ئەکادمی دروستکەن کە بتوانێت لە پسپۆرەکەی خۆیان بە شێوازێکی دروست تەعامل بکات و خەڵکیش بەڕاستی ئەبێ خۆی ئەو تاکەی کە بۆ ئەندازیاری کوشتتوکاڵی ئەو کەسی کە ئەڕواتە کۆلێژی کوشتتوکاڵیەوە ئەبێت حەزێکی و ئارەزوویەکی تایبەتمەندی کوشتتوکاڵی تیابێت چونکە ئەم بابەتە بابەتێکە پەیوەندی بەوە هەیە کە حەزە خولیایە کە تۆ خولیاکەت هەبوو زانستەکەش بە ئاسانی ئەتوانی هەزمکەی بە ئاسانی ئەتوانی وەریبگری و ئەتوانی بەرەنجامی ئەوە ببینیتەوە لەبەرەوە بۆ پرسیارەکەی جەناب ئەو ئەندازیارە کوشتتوکاڵیانی کە نووسنگێکی کوشتتوکاڵی دانیشن بە دڵنیایی زانیاری ئەتوانن بن بە براجوتیارەکان بە خاوەنی نووسنگەکان بۆی ئەو مادانە چونکە ئەو زیاتر بە عیلمەکە شارەزایە ئەزانێت ئەگەر بۆ نمونە قڕکەرێکی کیمیایی زیاد لە حەد بەکار بهێنرێت کاریگەری چەند خراپە یان قڕکەریەکەی ئەم و تجربەکەی براجوتیارەکە کێڵگەیەکی باشمان بۆ بەرەمێ بە دڵنیایی بە تاکید زۆر کێڵگەیەکی پڕبەرهەم کێڵگەیەکی تەندروست کێڵگەیەکی خاوێن خۆراکێکی باش پێشکەش بە وڵاتی خۆمانەکات لەبەرەوە هەموو نووسنگە کوشتتوکاڵەکان پێویستە هەرچەنە وەزارەتی کوشتتوکاڵ ماوەیەک لەوە پێش ئەو پرۆژەی ڕاگەیان کە پێویستە لە هەموو نووسنگە کوشتتوکاڵەکان کێڵگە کوشتتوکاڵەکان هەتا کێڵگە پەلەوەریەکانیش پێویستە دەرچوانی کۆلێژە کوشتتوکاڵەکان دابمەزرێنرێن و سەرپەرشتی ئەو کێڵگانە بکەن چونکە ئێمە لە بواری کوشتتوکاڵە با بڵین ئەو قڕکەرانی کە هەمانە هەنێکیان هەیە قەدەغەیە بەکارهێنانیان یعنی عالەمیان بۆ نییە ئەو مادە قڕکەرانە بەکاربێنیت ئەمە ئەگەر شارەزایی و ئەزمموی جوتیارێک و شارەزایی ئەندازیارێکی کوشتتوکاڵی لێک بدرێت بە دڵنیایی ئەم مادانە بەکار ناهێنرێن و ڕێگەی تەندروستتر و ساخترە دۆزرێتەوە بۆەوەی بەروومێکی باشتر بەرهەم هێنرێت باشە زۆر وەسفی بەرهەمی ناوخۆت کرد کە زۆر سوودی هەیە و زۆر باش بەرهەمهێنرێت لە کاتێکا بینین ساڵانەش هەندێک جوتیار ناڕزایەتی دەرەبڕن ئەو بەرەبوومەی هەیەە دەوترێت بۆیان ساغ ناکرێتەوە لە بازارەکان ئەمە پەیوەندی بە بابەتی بەرەبوومی خۆمانەوە هەیەن ئەوە تا ئەمە بابەتێکی لایەنی ئابوووریە کە نەتوانراوە ئەم بەرهەمانە ساغ بکرێتەوە بەڵێ خۆی ئەمە بەڕاستی پێویستی بەوە هەیە حکوومەتی هەرێم بیر لەوە بکاتەوە بازارێکی زۆر باش بکاتەوە بۆ ئەم بەرەبوومانی کە بەرهەمهێنن بەرەبوومەکانمان هەتا بڵێ بەرەبوومێکی ساغ و تەندروست و بە کوالیتیە ساڵانی پێشوو کە کۆمەڵێک بەرهەم نێراوەتە دەروی وڵات ئێستا خواستی زیاتری لەسرە بە نمونە پەتاتی هەرێمی کوردستان کە ساڵی پێشوو نێرا بۆ ئیمارات ئێستا زۆر بە جددی داوای لێەکەنەوە کەواتە ئەم بەرهەمە بەرهەمێکی فول کوالیتی بووە بۆیە داواکاری لەسرە یان هەنارە نێرێتە دەروی وڵات ئێستا داواکاری لەسرە هەر یەکێک لەو بەرهەمانی کە هەمانە ئەوەی کە ئەمێنێتەوە جوتیارەکان زۆر جار ناڕزاییان هەیەەوە بەرەبوومەکانیان وەکو جەناباڵی پارە ناکاتی ئەوەیە عەرز و تەڵەبە واتە تۆ ئەو بەرەبوومەی کە هەتا لە خواستی ناوخۆیی زیاترە ڕێژەکەی زۆر زیاترە بۆیە من پێشتر ئاماژەم پیاوتم پێویستمان بەوە هەیە کە پیشەسازی خۆراک لە وڵاتی خۆمانە کاتەپێنی بە کوالیتی بەرهەمەکانمانەوە نا کوالیتی بەرهەمەکانمان بە تەواوی کوالیتێکی زۆر بەرزی هەیە من لێرەوە هاوڵاتی خۆمان خەڵکی خۆمان دڵنیایی پێم ئەو خۆراکەی لە ناو خۆی هەرێمی کوردستانە بەرهەمەهێنرێت خۆراکێکی زۆر ساغ و تەندروستە لە چاو ئەو خۆراکانی کە لە دەرەوە بۆمانە ئەوە دڵنیاییەکی تەواوە و من زۆر جار کە ئەچمە کێڵگە کوشتتوکاڵەکانەوە ینی ئاواتی ئەوەمە کە براجوتیارەکە خوڵکێکم کات و بڵێ شووتیەک کیلۆیەک خەیار تەماتەیەک بەرەوە بەجدی لەگەڵ بەڵێ هەمووی ئەمانە یعنی جێی دڵخۆشیە کە وڵاتمان بەم شێوازە ئەم خۆراکە کوالیتی بەرز و تام و چێژجیاوازە هەموومانە زانین یانی ئێستا تۆ شووتیەکی بەرهەمی ناوخۆ کە ئیخۆی زۆر جیاوازترە لەو شتی کە پێشتر و لە مانگی پێنجوانەیە کە لە وڵاتی خۆمانە بەرهەم نایدێت بەکاری هێنا و خواردوتە تەماتەیەک لە وەرزی زستانە لە مانگەکانی 2 3 و 4 کە خۆمان بەرهەممان نییە ئەوەی کە بەکاری هێنین لەگەڵ ئەم تەماتە کوردی کە ئێستا خۆمان هەمانە جیاوازێکی زۆری هەیە هەمومان هەستی پێکەین وایە یاوان نییە ینی هەستی پێکەین ئەمە لەبەرەوە ئەو بەرهەمانەی لە وڵاتی خۆمان بەرهەمێنرێت
تام و چێژیان کواڵیتیان ساغی و تەندروستیان زۆر لەو بەرهەمانە باشترکە لە دەرەوە هێنێت ئەمە دڵنیاییەکە خەڵکی خۆمانە بێت هۆشیار بێ لەسەر ئەم بابەتە یعنی ئێستا بۆ نمونە باسی دووەلی ئەوروپی ئەکرێت کە کۆمەڵی وڵاتی نێکیان گرتووە ئەڵێ ئەو وڵاتانە بۆ نمونە سوید کاتێک خۆی بەروبوومێکی پێگات بەروبوومی دراوسەکەی ناهێنێت هی فنلەندا ناهێنێت ئەوەی خۆی سەر گرنگی پێیان دامی ئەکەن پارەی زیاتریشی پێیان لەبەرەوە زۆر گرنگە یعنی ئەم بابەتانە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەموو تاکێک هەستێکی نیشتیمانی هەبێت لەوەی کە ئەم بەروبوومە خۆیانە زیاتر گرنگیان پێ بدرێت لایانی پەیوەندیدار کە حکوومەتە وەزارەتی کشت و کاڵە کۆلێژەکانی کشت و کاڵە کەسانی ئەکادیمی پەروەردە بکەن بۆی بتوانین ئەم ئاراستەی بەرهەمهێنانی بەروبوومی کشت و کاڵی و بەروبوومە خۆراکیەکانمان بە شێوازێکی باشتر بەرینە پێشەوە شەمە یەک دوو خولەکمان ماوە بە یەک دوو پرسیاری تیا بکەین یەکەم جگەل لەوەی کە لەو زەوی کە خۆی گەورە پێی بەخشێوین و زۆر پڕبەرەکەت و سواز بۆخوا بەعام ئاوێکی باشیشمان هەیە ئەبینین ساڵانێکە بیتی پلاستیکی خانە پلاستیکەکانیش لێرە و لەوێ کشت و کاڵی لە ژێراکە زۆر بە کورتی و زۆر بە کوردی دەردیاڵە جیاوازی نێوان ئەو بەرهەمانە چێکە لە ژێر خانە پلاستیکەکانان لەگەڵ ئەوەی کە لە دەرەوەیە بەڵێ خۆی بەو دوو جۆرە ئەوتێ خۆراکی داپۆشرا و عەفو بەروبوومی کشت و کاڵی داپۆشرا و کاوەیە کە لەژێر بیوتێکی مەحمیە واتە خانوویەکی پلاستیکیە بەرهەمەهێنرێت یان زۆر جار خانوویەکی زوجاجیە کە بە شوشە دروستکراوە یا زڵە خەشەبیە کە ئەمە هەمویان بەکارهێنرێن بۆ بەرهەمێنانی بەرهەمێکی کشت و کاڵی و بەرهەمی کشت و کاڵیشمان هەیە مەکشوفی پێوترێت یان نەدەرەوەکرێت جیاوازیەکانیان ئەوەیە ئەو خۆراکەی کە لە ناو خانوویەکی پلاستیکیا بەرهەمەهێنرێت پارێزراوە سنووردار کراوە ئەو زەویەی کە هەیەی زۆرترین بەرهەمی تیا بەرهەمەهێنرێت بۆ نمونە کە تەماشای خانوویەکی پلاستیکیەکەی نزیکەی 9 بۆ 11 تەن خەیار بەرهەمێنێت یعنی لە ناوی خانووی پلاستیکیا لە وەرزێکی دیاری کراوە بەڵام ئەگەر لە دەرەوە مقارنەیەکی ئەم بەرهەمە کەمترە ئەمەیکە لە هۆکارەکانێتی واتە هۆکاری بەرهەمی زۆریەوە داواکاری خەڵکە کە پێویستی بەوە هەیە کە بەرهەمەکە بێت و لە ناو خانووە پلاستیکەکانە چاودێریکردن و وردبینیکردن لە نەخۆشیە کشت و کاڵەکان و پێدانی دەرمان ئاسانترە تۆ چی لەوەی کە لە ناو شوێنێکی دیاریکرا و تهدیدکرا و سنووردارا بیت و چ لەوەی لە شوێنێکی دەرەوە بیت سەیتەرەکردن بەسەر ئەم بابەتەیە تۆزێ ئاڵۆزە لەبەرەوە لە ناو خانووی پلاستیکی شەهر بە هەمان شێوە ئەتوانین خۆراکێکی باش بەرهەم بێنین و هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت بەڵام بەدڵنیایی ئەو خۆراکەی لە دەرەوە بەرهەم هێنرێت تاموچێژی جیاوازترە وەک لەوەی کە لە ناو خانوویەکی پلاستیکیە چونکە عەفو ئەو تیشکی خۆری کە ڕاستەوخۆ ئەیە لە ڕووەکەکە بە ئاسانترین شێوە کردداری ڕۆشنە پێکهاتن هەمومان نەزانین کاتی خۆی لە خوێن نامان خوێن کردداری ڕۆشنە پێکهاتن لەسەر گەڵای ڕۆکەکە ڕوەیات و خۆراکێکی پێویست بۆ ڕۆکەکە دابینەکات و تام و چێژێکی جیاوازیار بە دەری دەرهێنەرەکەم وڵە بە فعلێمە ناتوانین لە نیو سەعادە 20 دقیقە هەموو کشت و کاڵ باسکەین بەدڵنیایی دوو پرسیاریکەکەم بە زۆر بە کورتی کە لامان ناوەرەتەوەرەکە یەکەم ئەو قڕکەرانی کە باست کرد ئێمە کاتێکە چینە باخێکە چینە کێڵگەیەک بەڵێ ڕێنمایت بۆ خەڵکەوەیە یەکسەر دەست بەرە بۆ شتەکە بیخوا بەبێ شۆڕنەوە یا بێ ئەو 3-4 ڕۆژێکە جەناب باس کرد یان ئەگەر خورا گرفتی تەندروستی دروستەکە وەڵاوەش پرسیارێکی زۆر جوانە دەست خۆش بێت زۆر گرنگە خەڵکی خۆمان هۆشیاری هەبێت یان تۆ چیتە کێڵگەیەکی کشت و کاڵی بە نمونە خەیار کراوە لەو سەر ڕێگەیە ئەبێت خاوەنەکەی ئاگادارکەیتەوە چونکە زۆر قڕکەری کیمیاییمانەیە کە کاریگەری زۆر خراپ لەسەر تەندروستیمان بجێنێت بەجێ ئەهێڵێت کە زۆریان کارسینۆجێنیکن یعنی شێرپەنجە هاوەرن ئەوەنە کاریگەری خراپیان هەیە لەبەرەوە زۆر گرنگە تۆ کە ئەچیتە شوێنێکەوە یان زۆر بە پاکی بشۆڕێتەوە شۆرنەوەش کاریگەری هەیە لەسەرەوەی ئەو قڕکەری کە تیای بەکار هاتووە بتانی بە شێوەیەکی باش لیکەیتەوە ئەو خۆراکە بە شێوەیەکی تەندروست بەکاربێنێت ئەو قڕکەرە لەسەر واڵەتی دەرەوەیەتی توێکڵەکەیەتی یا چێتە ناویشەوە لەسەر واڵەتی دەرەوەیەتی ناچێت چونکە ئێمە زۆر قڕکەری کیمیاییمان هەیە
بەس لەسەر ملامەسە ئیش ئەکات واتە لەسەر ڕووکاری دەرەوەی گەڵاکە بەروومەکە ئیشەکات بە شێوازی پاکردنەوەوانە ئەتوانین خۆمان لێ ڕزگارکەین بەڵام کۆمەڵی قڕکەرمان هەیە کە لە نمونەی سایبەر مسرین و دیازینەوە ومانێک کە بە خۆشحاڵیەوە من تا ئێستا کە نزیکی بۆ 10 ساڵێک ئەچێت سەرپەرشتی کێڵگەی کشتتوکاڵی و نووسنگی کشتتوکاڵیەکەم بە جددی تا ئێستا ئەو مادانم نبینیوە لە وڵاتی خۆمانە بەکاربیێنێکە ئەمە زۆر جێی دڵخۆشیە کە وڵاتی خۆمان بەرهەمێکی خاوێن بەرهەمەیە. سپاس بۆ بەڕێز هەژار عەبدوڵڵا ئەندازیاری کشتتوکاڵی کە لەم تەوەرە لەگەڵمانە. سپاس بۆ ئێوە.